خوشکبرانی بەڕێز سڵاوتان لێبێت ئەمڕۆ ئێمە هەمومان لێرە کۆبووینەتەوە بۆ ڕاگەاندنی کەمپینی هەموو ڕۆژێک خواردنی 100 ماڵی هەژار بە درێژایی مانگی ڕەمەزان. ئێمە هیچ ڕێکخراوێک نەمرۆیی نەسیاسی هیچ کۆمپانیایەکمان نییە، تەنیا من وەک بەندەوەک نووسەرێک لەگەڵ کاک هاوکار لەگەڵم ستافە خۆشەویستە لە خوشکبرا و هاوڕێکانم بە یەکەوە بیرمان کردەوە لەوەی چۆن هاوکاری خەڵکی هەژار بکەین لەم کاتەیە کە خەڵکی ئێمە زۆر پێویستێتی. لای هەمووتان ڕوونەکە زیاتر لە 50 ڕۆژە موچە نەدراوە، زیاتر لە 50 نزیکەی 50 ڕۆژە بێ خەڵک لە کەرنتینایە بۆ ئیشی نەکردووە. دۆخەکە زۆر ڕوون نییە. ئێستا ئەرشی ئەخلاقی و ئینسانی ئێمە دەرەکەوێکە چۆن هاوکاری یەکتر بکەین. من ناوی نانم کاری خێرخوازی، ناوێنێم کۆمەکردن هاوکاریکردن بە یەکتر. ئێمە بیرمان کردەوە لەگەڵ کۆمەڵێک سەرمایەدار و خەڵکی سیاسی و خەڵکی ئیداری بەڕێز وەکو بەڕێزیار لە قایمقامەتی سلێمانی بینە ناوم پرۆژەیەوە. هەتا ئێستا خواردنی 15 یان 16 ڕۆژمان ئامادەیە و کەمپینەکە کراوەیە هەر کۆمپانیایەک هەر خێرخوازێک ئەوێت ئەتوانێت پەیوەندیمان پێوە بکات بێتە ناوی و لۆگۆ و ماف و ناوی خۆی لەسەر پاکێجەکان و لەسەر هەموو شتێکی ئەم کەمپینا بێ بۆ ئەوەی لە پێناوی ئەوەی یەک ماڵی هەژار زیاتر ئیسفادە بکە. کەمپینەکەمان لە شاری سلێمانی و دەوروبەری شێبێ لە پراوێزەکانەوە دەست پێەکەین. دواتر کاک هاوکار وتەبێژی کەمپینەکەی بۆتان ڕوون نەکاتەوە میکانیزمی تەوزیعاتەکانمان چییە. خواردنەکانمان بریتە لە 5 کیلۆ برنج، مریشکێک، 2 فاسۆلیا، 2 نۆک، 2 نیسک، ساوەرێک، دۆشاوێکی تەماتە، 2 چا بۆندارێک و بێبۆنێک. هەموو ئەمانە یەک پاکێجی پێڵێن، هەموو ئەمانە هەموو ڕۆژێک 100 ماڵ هەژار ئەم پاکێجە وەرەگرێ. پشت بە کۆمەڵێک داتا بەستین کە لە قایمقامەتی سلێمانی هەیە، لە جیسی سلێمانی هەیە، لە بەڕێوەبەرایەتی کار و کاروباری کۆمەڵایەتی سلێمانی هەیە. ئەم داتایانە پێشتر ئیشی لەسەر کراوە، ینی ئەپلاین کراون، ئەفۆڵۆین کراون، چێکین کراون بۆی کە ئەمانە مستحقی هاوکاریکردن یان نا پشت بەوانە ئابەسین. بەڵێ بێگومان ڕۆژانە خواردنی 100 ماڵ هەر 100 ماڵەکە خۆمان وەکو کەمپینەکە لەگەڵیانە بین و بە بڵێن ئۆتۆمبیلێک ماڵ بە ماڵ ئەیگوێزنەوە. ئەمە ئێمە بۆ یەک جارە، چونکە بەڕاستی خەڵکی فەقیر و کەم دەرامەت زۆرە ناکرێتەوە 3 ڕۆژ بی بە یەکێک، بەڵام خەڵکیەکە بێ پێویستی بە یەک ڕۆژ بێ نەیدەیتێ. بۆیە ئێمە وەکو خۆمان ئەوەی کە لەسەر شانی ئێمەیە ئەو توانایەمان هەیە بتوانین ینی ڕۆژانە 100 ماڵ بەبێ دووبارە بوونەوە دابەش بکەین.